ئمڕۆ ئەتوانم بڵێم کۆمەلگا بە ئەتوانم بڵێم تەواو تێکچووە سەقەت بوو. یعنی هۆیەکەشی گەڕێتەوە بۆچی ئەتوانم بڵێم احترام لە بین یەک نەما گوێ لێیە کاریگەری زۆرە لەبەر ئەوەی ئمڕۆ هۆک مۆبایل بووەتە ئەوەی سەرێکی بڵێ ئەوە زۆر تەسیری لە خێزان کردووە. ئەو بابەتانە هۆکارە مەسئلەی گەورە و گچکایەتیش وەک جاران نماوە. ئەو تەقدیر و احتراماتی کاتی ئێمە هەموو ئێستا نماوە بەداخەوە. زۆر گرێگە ئمڕۆ مناڵەکان خاستن گەنجەکانی ئەم سەردەمە ئێستا چەند ڕێزی و احترامی دایک و باوک و برای کەس و کاری خۆیان بگرین کەمە. پەیوەندی کۆمەڵایەتەکان لەسەر گەورەکان واجبە گچکەکان لوێر خڕکاتەوە. ئەوجا لە ماڵی خۆی ڕادەست پێکە خوشک و برا مام خار پلک بەڕاستی ئەم تقریبا 35 سارم پێشتر کە جێژنانان ئێستا بەس جێژنانە خڕبوونەوە هەیە بەڵام پێشتر وە نەبوو. خی ساری نەوەتەکان 1990 منداروم 10 ساڵانێک بووم هەفتانە باوەڕکە 3 ڕۆژ 4 ڕۆژ یەکتریان نەدیت بە خۆ نە موبایلیش هەبوو نە کۆمەڵەتەکان هەبوو هیچ خڕبوونەوەکی زۆر زۆر خۆش خۆزگەمان بۆ کەتی. پێشتر بە سەردانیکردن فراغ پڕ دەکراوە بەڵام ئێستا تەمەشا دەکەی ئەگە بمانجێ جارێک بە موبایلە تەلەفۆنەکی لۆ دەکەی دەرەی دەیدەی سەردانیکردنەکەی ناوێتن. ئەگەر پەیوەندی کۆمەڵاتی نەما ژیانش نامینێ. ژیان چی یعنی ژیانی کۆمەڵاتی نامینێ. دائما لە دڵ ڕاوچێدا هەموو پەیوەندیەک بە باشی بستێڕێەوە باشترە نەک بە خاوی و بە سستی و بە تند و تیژی. یعنی بۆ نمونە پەیوەندی تەلەفۆنی کابراایك تەلەفۆن دەکا قسەی خۆشت لەگەڵ دەکات چەند پێت خۆشە وەنیە بەس پەیوەندیشت پێوە دەکا قسەشی ناخۆشت لەگەڵ دەکات بە توی تەلەفۆنەکە بشتێری. ئێستا شتداران نەمایە خزمەتی و برایەتی و خوشکایەتی وشی جاران نەمایە کابرا هەتا دۆستا دێ وشی مێشی خڕ دەبتەوە هەنجینەکەی دەخوا بەس هەنی شتێک لێ قۆما شتێک چۆکا لە کارترازە لەسەر شتێک چکۆکە ئەوەش هەموو خزم کەسی خۆتە ئەو هەندێ دەکە ئاگدات وە نییە برێ بێگانە ناتانی پڕداتێ خزمەکەی خۆتە لێت تێک دەدا خزمەکەی خۆتە عەزی لێ نێخۆشەویستی ئەگەر ڕاست دەکەن ئەگەر بسلمانن ئینشاءڵڵا ئەگەر خوای دەناسن ناوی خەیبەتی هیچ شخصە بکە کو ئەتوت دەوێ کو چیژی کابرا دەوێت دەبیش کوڕەکەش بوێ دەبی لەگەر یەک تەبابن ژیانش خۆش بەنسبەت بەشەر چییە هەموو دەگەڕێنەوەکن خۆیگە عمر تازە سال 20 سالت بی بەس هەندێک ئینسان هەیە حتا لە خۆشی لەگەرتن بەس بۆ ناخۆشی چاودەور دەبتە دڕک. زۆر کەس ڕووی لەوە نییە پەیوەندی کۆمەڵایەتی بتەو بکە. پێشتر لە گوندەکان لە شارەکان یعنی هەموو حتا عەرەبش هەموو نەتەوەکان هاوکاری یەک بوون. یعنی من ئێوارێ داهاتەوە ماڵی تو نییە ئەتو نەتدەگۆ لۆ دەی لۆ نایی درەنگشدا بنیشبایی ئەوە نەبوو. ئێستاکە ناوێری بچی ماڵی جیلانی خۆت دەرێ و لۆ هات دەبێت چبی دای پێی برێ برێبانەیە. ئەگەر مێژوویەک بچینە دواوە جاران کارەکانمان جیاواز بوو لەگەڵ ئیمڕۆ چۆن بۆ نمونە ئێمە سەربانی ماڵمان بە هەرەوەزیە کرد ئەمە بۆ خۆی پەیوەندیەکی کۆمەڵایەتی بوو. بۆ نمونە ئەگەر کاری میوانداری بووایە بە کۆمەڵ ئەمانتوانی دراوسەکانمان یەکردنانی لێنایکی تریان ئیشێکی تریا کرد زۆربەی کارەکانمان بۆ نمونە کاری کشت و کاڵیمان جۆگە پاکردنەوەمان دروێنە و بڕین و داس و کێشە و کوتاندنی دەخڵودان و بردنە ژوورەوەی دەخڵودان
ئەمانە ئێستا هەمووی گۆڕانی بەسەراتووە بۆ کار گۆڕاوە بۆ تەکنۆلۆژیا یعنی ئەوەی کە من باسی دەکەم هەموویان پێچەوانە بۆتەوە چۆن بۆ نمونە ئەگەر ئەتەوێت بڵێن بۆ نمونە ئەو کشتتوکاڵە چۆن کۆکرێتەوە ئێستا بە ئامێر کۆکرێتەوە چۆنە چێتە ژوورەوە ئەڕاتە ژوورەوە ینی ئەو پەیوەندیانە بۆتە هۆیەوە داوەشاندنێک ڕوویداوە لە نێوان کۆمەلگای کوردیا دوورکەوتنەوە ڕوویداوە یان ئەو پەیوەندیانەی جاران شەونشینی بوو ینی بۆ نمونە بڵێ شەو چرایەکرە دەستەوە کارەبان نەبوو مۆبایل نەبوو ئەو هینانە نەبوو تۆ ئێستا بە پەیوەندی بە تەلەفۆنێکەکەی پەیوەندیەک دەکەی بەم پەیوەندیە ئەم پەیوەندیەکی ڕۆحی دڵین خۆشەویستی نییە ئەمە پەیوەندیەکە هەر بە زمان دەکرێت لە ڕێگەی ئامێرێکەوە ینی ئێستا گۆڕانکاری زۆر بەسەراتووە ئەگەر ملەتی کورد یەک بووینایە ئێستا خاوەنی پێگە و جێگە و ڕێگە و نەخشەیەکی جوانی کوردستان نابووین دیسان ئەمە گەڕێتەوە بۆ دیسان ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵایەتی یعنی شتەکان داوەشاوە ئەگەرێتەوە سەر پەروەردە و قوتابخانە سەرەتایەکان پاشان زانکۆکان پاشان خانەوادە دەوری گرنگی هەیە خانەوادە باوکو دایک چۆن مناڵ پەروەردە دەکا چۆن بە شیری قوت و پەروەردەی دەکا مناڵێکی خۆشەویست دەرناچێ و دایک ناینێتە سنگیوە بڕوات بوێ ئەو منداڵی کە ئینێتە سنگتەوە جیاوازە لەو منداڵی کە بە شیری قوت و پەروەردەی دەکەێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان حتا بتەو بیتن حتا بەهێزتربی هێشتان پێم هەرکەمە چونکە ئەگەر ئەتوو پەیوەندی کۆمەڵایەتی لەگە خەرچی لەگە خێزانی خۆت لەگە داک و بابی خۆت لەگە برا و خوشتی خۆت هەرچەند بتەوبی کو دەرەی شتێک یعنی ئەو هاتێک هەر دەچێشێ بە ئەستەم لێک دەبتەوە ئەوەش ئەو هایە چونکە ئەگەر ئەتوو پەیوەندی خێزانیت بتەوە بیت و خێزانەکە تێک نەچی و شیرازەکی جوان پەروەردە بکرێ بەڕاستی هەموو خەرک ئەتوی خۆش دەوێ و خەرچیش ڕێزت لێ دەگریت وە یعنی ئەتوش خەرکت خۆش دەوێتن ئەو ئەوجە حتا پێت دەکرێ حتا پێت بکرێ بتوانی ئەو پەیوەندی بتەو بکەی لەگە خێزانن لەگە خەرچی و دڵخۆشی لە دوایە و خەرک خۆشی دەوێ و خەرک ڕێز دەگری و سیلەی ڕعم زیاتر دەبی و لەوانەیە بە نوعچبی هەر بەجێیەکی دابڕۆی سەر بەخۆ خەرکەکە نەشت ناسی کەیفی پێت بێ بەس ئەوجا ئەو شتانە یعنی پێویستە یعنی کو قەدیم ئەمە دەچوینە سەرمان لە ماران دەدا ئێواران یان دەچوینە ماران دەعدە نیشتین هەتا سعات دوی شەوێ دوازدەی شەوێ ئەو ئەلۆخۆ سوعبەت و ئەو شتانە زۆر بتەو بوو زۆر خۆش بوو یعنی بەڕێی من یعنی ئێستا من وەکو خۆم بۆخوای ئەمن یعنی ئەو هەمە یعنی وە دەزانم قەدیمیەک دەژین بەڕاستی دائیمەن درم ئەو هایە ئارێ وەڵڵی مرتاعم یعنی کەیفشم بەو کەسەی دێتن یعنی دائیمەن ئەوجە گەنجە یەختیارە هەرچبی سیلەی ڕعمی هەبی کورە هەتا کەین ئەمە قسە و قسەرۆکی لە دوو یەک بکەین ئەوەی لۆ چییە خوا عەفوی کە هەمومان عەبدی ئەو خوایە گەورەینا ئەگەر بچی سەردانی خزم و کەسی بکەی و خزم و کەسی خۆت ڕێزی لێ بگری و ئەو ڕێزت لێ بگری و سیلەی ڕعم زیاتر بی یعنی کۆمەلگا هەتا برەی بتە و خۆشەویست دەبی لە ناو یەکتری نە خزمەتی ماوە نە قەومەتی ماوە نە برایەتی ماوە نە کەسایەتی ماوە نەماوە دایم بۆ لەبەروی پیاو نەماوە کەم تاکو پیاوە ماوە جاران پیاوێکە ڕۆشت سڵحی خوێنێکی کرد ئەوید مادەم تو هاتی پیاوەکەی و دەوید مادەم تو هاتوویتەدا ماڵەکەم شەر بە ئەو خوێنە خۆ حافیز بێ هیچ من ناوێت ئەستا یای کوژێتەوە یا ئەلا هەڵی بێ بە بەرچاوە بیکوژمەوە یا ئەلا ئەوە مەبلەغمە بێت ئێمە سەیری کۆمەلگاکەین کە بنچینێشی بچینەکەشە گەڕێتەوە بۆ خێزان لەبەرەوەی هەر تاکە فەردێک تەکە کەسێک لە ناو خێزانەکەیە کە دوان بنیاسیان من یا چوارمێ خێزانێک پێکەهێنن بەڕاستی پێویستی ئێمە هەر هەمومان سەرەتا ئەو پێکاتی خێزانە بپارێزین بەپاراستنیی لەبەرەوەی کە ئەو لەمەیە کە ئێستاکە دروست بووە ڕەنگە لە پێشترانە بوو بێت ڕۆژ بەڕۆژ بە پێشکەوتنی ئەم تەکنۆلۆژیایە شتی تازەتر دێت شتی خراپتر دێت شتی باشش دێت و بەڵام ئێمە پێویستە لە ناو کۆمەلگاکەی خۆمانە لە ناو خێزانەکانمانە
ئەو تاکە کەسانی کە لە ناوێتی بیان پارێزین پاراستنەکان چۆنە بێ ئاگادار بین کەوا چۆنەڵێن ئەو خاصن ئەمریکا بابەتی ئەنتەرنێت هاتۆتە پێشەوە ئەنتەرنێت بەڕاستی شتێکی زۆر باشە بۆ پێشکەوتنی ئەم ڕژیانی مرۆڤایەتی بەڵام ئێمە بتوانین بە شێوە چاکەکەی بەکاربێنی لایەنە خراپەکانی لابدەین و بتوانین کۆمەلگایەکی چۆنەڵی پێشکەوتوو لە هەوڵ بدەین کە ئێستاکە ئەم تەکنۆلۆژیا جوانە هاتووە لە ڕووی کۆمپیوتەر لە هەر ڕووی هەموو شتێکەوە بتوانین ئەو تاکە کەسانە زیاتر پێشیان بخەین زیاتر بەرە و پێشکەوتن زیاتر ڕۆشنبیریەکان زیاتر بێتن چونکە بەڕاستی جاران ڕەنگە خەڵک فەقیر بووبێ ئەم شتانەی نەزانی بێ بەڵام ئێستا کە سێرەکە لە دوورترین وڵات لەو پەڕی ئەو دنیاوە کە شتێک ڕوەداتن ئێمە بە چرکە ساتێک پێمانەگاتن. من گەمناڵەکەم بە جوانی پەروەردەم کەسێکی شیاوی لێ دەرەچێت لە ناو کۆمەلگایە و هەروەها ئەو مناڵە دێنێ هەڵسوکەوتی ناو ماڵەکەی خۆمان چۆنە ئەویش ئەتوانێت یعنی ئەو مناڵە خۆی وایە یعنی هەر لە پەروەردەی مناڵ کۆپی دایک و باوکە ڕنگدانەوە بێت لەسەر مناڵەکەی ئەو مناڵە کە سبەی دووز بە ژیانێک دروستەکە هەوڵەدا عینەن ئەو ژیانە بێ کە چۆن لە ناو ژینگەی دایک و باوکی و ئەوانە بوو خێزانی یەکەم. ینی زۆر جای ئمە سێرەکەین برادری خراپ دەوری زۆرە بەداخەوە ینی ئەبێ هەتا ئاگاداری ئەوەش بی مەسەر مناڵەکانمانە چی ئەبنە هاوڕێی ئایا ئەزانێ من هاوڕێی هەڵبژێرێ دوایی سێرەکەی هەروەها دەوری تەکنۆلۆژیا و ئەمانە و بێکاری و ئیشی و سێرەکەی لەسەر تەکنۆلۆژیای بە کاتێکی زۆرە بەنە سەر و ئەمانە و خێزانەکەی خۆی ئیهمالەکە ئەمەش ئەمە لێرە کێشەی لێبێتەوە سێرەکەی زۆر جا مەسەلەن باس لەوە ئەکرێ ئایا یان ژنەکەیە یان پیاوەکەیە هەتا سەعات 3-4 شەو زۆر جا ینی پیاو هەیە کە دێتە لای ئێمە باس لەواکە و ژنەکانیش بە زۆری ژنانن کە باس لە پیاوەکانەکەن چکە ژن ئەوەندا ینی وشیاری نییە لە ئاستی تەکنۆلۆژیا مەسەلەن پیاوەکان لەسەر پۆبجی و ئەوانە ئەڵێ هەتا نیوەی شەو هەر هاوە بەڵێ چونکە مەسەلەن بەیانی هەڵەسێتەوە تێرخەونە بووە سێرەکەی شەڕەکە بە سعات لەگەڵ هاوڕێکانی ئەوانەی لەسەر بڵێن پۆبجی و ئەوانە هەیەی سێرەکەی علااقاتی تری لێ ئەبێتەوە و لە دەرەوەی خێزانەکە. لەگە خوشک و برا و خێزانت و طبعا لەگە ماڵ مناڵ خۆش دەبێ بە ڕێز و احترام و تو من ئایلا بینم سێرەکەم لە مناڵەکەی تووڕابێ قسەی ناشرینی پێکات مناڵ خۆت 3-4 جوێنی پێ بە جوێن پێداتەوە خێزانت عینەنە دایک و باوک ئەبێ بزانێت لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان خۆی چی تەسەڕفاتێکەکە بە جوانی بە ناشرینی کردە سەر ئایلە ئێستەیش لەم کاتەیە بڵین لەم زوروفە ئێستا زۆربەی ئایلە بەرتەوازە بووە جوێندانی تێ قسەی ناشرینی تێ ئایلە کەوتە سەرەوەی موبایلیش زۆر خەتەرە بۆ دەست ماڵ و مناڵ و خێزان دەبێ ئاگاداری بێ زۆر چاو لەو شتانە بێت کە خێزان موبایلی بێ قەیچەگە قەلەقە لە سێک شتەکانی چاو لێ بێگا لێوێ شەیتان هەموو شتێکت پێکات هەموو غەڵەتێکت پێکات بە زۆر ئاگادار و شتانە بین لە مناڵەکەت خێزان لە دایک و باوک بەس خۆی هەموو یەگەرە بەس سەر ڕێز و احترام خێزان بگرە احترام تەگری بەڵام احترامت نەگرت قسەی ناشرینت پێ کرد پێتەکات خۆشێتی پێویست ناگاتە من خێزان لە ماڵ و شتێ بچووکەکات جوێنی پێ بدەم قسەی ناشرینی پێ بکەم. کێشەی ئەوەمان هەیە وەعی ئیسلامیان زەعیفە ئەو جۆرە تربیەتەی کە لە ئیسلامە پێغەمبەران و پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام پێمانی ڕاگەیاندووە پێمانی وتووە خەڵک جێبەجێی ناکە باین ناکە بە قسەی مامۆستاوە بە قسەی تەلەڤیزۆن و بە قسەی ئیعلامیەکان ناکەن ئەوەی کە تربیەتێکی جوانە خەڵک و مجتەماع بەکاری نایێنێ ئەگینا تربیەتی جوان لە ئیسلامەیە حەقی مافرەت و حەقی خێزان و مافی خێزان هەر لە ئیسلامە بە جوانی ئەدرێ بە جوانی دراوە ئێمە مجتەماعی ئێمە تۆ تەماشای دایک و باوکی ئێمە بکە تەماشای باپیرانی ئێمە بکە بزان چەند بە جوانی ژیاون چەند بە بەختەوەری ژیاون چەند بە ئەدەب ژیاون یەک مەشاکلێکیان نەبووە لە ناو مجتەماعە ڕۆژان نابیستی بڵێ خێزانێکی ئێمە باو باپیرانی ئێمە لەسەر مەسائلێکی گەورە تووشی بەڵام موسیبەتێک هاتووە بەڵام ئێستا بەهۆی تەکنەلۆژیای ئێستاوە خەڵکێکی زۆر گۆڕاوە خەڵکێکی زۆر تربیەت لە شوێنێکی تر وەرەگرێ کە تربیەت لە شوێنێکی تر وەرگرت لێرە تێکە چی فاشلە بی ناجح نابی
مجتمعی ئێمە ئێستا کە تربێتەکان هەمووی لە ئیسلام وەرناگرێن. لە ئێستادا زۆر گرنگە پاراستنی لەبەرەوە ئێستا ئەو کار زۆرە بۆ تێکچوونی عنی خێزان و بە تایبەتی بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بینین ڕۆژانە کێشە دروستە بێت یعنی زۆر گرنگە بتوانین خێزانی خۆمان لەم کاتدا ینی پاراستنی خێزان زۆر گرنگە ماڵ و منداڵ ئەتوانم بڵێم ئێستا وەکو جاران نییە جاران جیاواز و ینی ئێستا شتەکان گۆڕاوە ئەبینی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرە لایەنی سێمدە داخلی خێزانەکە بۆ منە بۆ تێکچوون قسە و قسەڵۆک ئەم بابەتانە یانە زۆر گرنگە پێویستە ینی چۆنەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە و قەنەعەتی زۆر گرنگە لە ئێستادا خەڵک چاو لە کەسانی تر نەکە مەسەڵەن بۆ منە کەسانێکیا لێ بۆ فڵان کەس ئەوەی هەیە من ئەوم نییە کاکە فڵان کەس ئەوەی هەیە تۆ قەنەعەتت بۆی خۆتە بێ ئەگەر تۆ ئەتوێت ژیانێکی تەندروستە بێت ژیانێکی خۆش بژی گرنگ قەنەعەتەکەیە نابێت چاو لە کەسانی تر بکەی ژیان لە خۆت تێک دەی بەهۆی کەسانی ترەوە. یەگومان هەرێکێکمان لەم کۆمەڵگەیەدا خاوەنی خێزانێکین و هەر خێزانێکیش تایبەتمەندی و شێوازی خۆی هەیە و هەر خێزانێک بۆ خێزانێکی تر جیاوازە و هەر خێزانێک ئەتوانێت کۆمەڵگەیەک دروست بکە بۆیە لەسەر ئێماوەیە چۆنێتی بەڕێوەبردننی خێزان بزانین گرنگی خێزان بزانین لە ڕووی پێشکەوتنی کۆمەلگامانەوە و پاراستنی خێزان لە ئێستادا زۆر زەحمەتە بێ زۆر ئاگاداربی بەروی ڕێز و احترام پێش هەموو شتێکە بێ لە ماڵەوە ڕێز و احترام لە خێزانت لە خوشکت لە برات لە باوک و دایک پێش هەموو شتێکە کە ماڵ ڕێز و احترامی تێنەماتر هیچ شتێک نامێن هەموو شتێک لە دەستە دەی پێش هەموو شتێک ڕێز و احترامە من لەخوا بە زەوێ دوو مناڵەمە یەکیان زۆر بچ یان 9 ساڵە بەخوا بەیانان هەڵی سێنم بۆ نوێژ بەیانان 1 میلیۆن جا لەم قوربانت بم چاوەکەم ها بە قسەی خۆش نەلێ تووڕابم بەحیا بۆ نوێژ لێ تووڕە نابم قەت بێ بە تووڕەبوون نابێت بەڵام بە ڕێز و احترام قسەی خۆش ژێتە سەرێک هەوەکو برادەر نابێ خۆم تووڕەکەم لەگەڵەکە خێزان دەبێت وەک برادەربی ئەمە هەمووی دەورە بینێت لە کۆمەلگای ئێستەیە من تونند و تیژ بم لەگەڵیانە بەخوا جارێ دوانسییان نەوانش تەواو تەحملیان نامێنێ ئەوان ژۆک منیان لێت بێگومان ئەوەسە لە ناوم کۆمەلگایە حالیان ئەو شتە زۆر ڕۆدات بەرتەوازەی تێ ئەمەش ئەگەرێتەوە بۆ زۆر جار بۆ کێشەی کۆمەڵایەتی یاخود کێشەی عایلی یاخود لەو عایلەیە خۆیان بۆ نمونە لە بینی پور و خاڵ و تێکەڵ نەبوون ئەویش تاوانی مناڵی تیانێ زۆرجار تاوانی گەورەکانە بۆیە پاراستنی خێزان لە ئەستۆی گەورەکانە بەڕایمە. لەحظەی ماڵەوە بکەیت جوان خدمەت ماڵەوە بکەیت چیان پێوەست بۆیان بکەیت هەمویان جاران خۆت نازانم مەغەلی پێت بدیانم جاران یەک خانوویە 6 ماڵیتیا بوو چەند ڕێک و پێکون بین برایغە برایە خوشکێ غەبرا سازان ئەستا نییە ئەستا تو خانەوەکەت 200 مەترە بەس خۆتی ناسازی ئەوە چیە هەمووی باعث ئەوەیە ئەم تەکنۆلۆژیە تێکی داوە ژیان تێک داوە جاران ئەوە نەبوو تەلەفۆن نەبێت پێستە کشی بە تەلەفۆن ناکات پێت دێم ئەو بۆیەکە ئەو بێکانە داوە نەبوو سە زۆر ینی گۆڕاوە جاران هەر کاتێک کە خێزان بەرتەوازە بوو خێزان لە ناو خۆیانە تەبانە بوون دواتر شۆڕ بێتەوە بۆ ناو کۆمەلگا هەڵبەت ئەمە نەک هەر پەروەردە و کاری هونەریە بێ ئێمە بە هەمومانەوە بە هەموو چین توۆژەکانەوە کارێکی وا بکەین کە بتوانین خزمەتی خێزان بکەین بتوانین کۆمەڵێک بەرنامەمانە بێ کۆمەڵێک کار و چالاکی هەبێ کە بتوانین لە ڕێگای کار و چالاکیەکانمانەوە وەکو ئاماژەم پێکرد وەکو کاری هونەری وەکو پەروەردەیی بتوانین خێزانەکان لە ناوخۆیانە تەبا بن. پاراستنی خێزان لە کۆمەلگای ئێمەیە زۆر گرینگە و لە هەموو کۆمەلگایەکە گرینگە بەتایبەت لە کۆمەلگای ئێمە سپاس بۆخوا تا ئێستا لە ئاستێکی زۆر باشا پارێزراوە چونکە پێگەی سەرەکی هەر وڵاتێک و هەر شوێنێک کە خەڵکی لێ نیشتە جێبێت لە خێزانەوە سەر هەڵەدات بۆ نمونە ئێستا کەسێکی پڵە بە
لە باڵا ببینی یاخود کەسێکی بەرز ببینیت یاخود کەسێکی ناودار چۆنەڵیت لە شارەکەی بینی بێگومان بە ئەگەری زۆر لە خێزانێکی باشەوە سەری هەڵداوە چونکە هەموو کەسێک بتێ و نەتەوێت ئەگەڕێتەوە سەر خێزانی خۆی و سپاس بۆخوا ئێمە لە کۆمەڵگایەکەین تا ئێستا توانیمانە ئاستی خێزان زۆر بەباشی بپارێزین بەگشتی و ئینشاءڵڵا هەرواشە بێ و بەردەوام ئەبێت. سوودێکی زۆر باشی هەیە بۆ تاکانی کۆمەلگا کە بتوان لە بەڕوویەکی باش بەکاری بێنن بە لایەنە باشەکەی بەکاری بێنن بەڵام لە هەمان کاتە زیانی هەیە کە کاتێک کەم ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە خێزانەکە بەیەکە کۆ ببنەوە بۆی کە بتوانن دایک باوکەکە پەروەردەیەکی باشی مناڵەکانیان بن. بەڕای من لەو ڕۆ زۆر خراپە لەبەرکە کات نەماوەتەوە بۆی کە دایک باوکەکە بتوانن تربێتێکی باشی مناڵەکانیان بن پەروەردەیەکی باشیان هەبێ و لە کۆمەڵگەی ئێمە پێشتر ئەو شتە زۆر کەمتر بوو بەڵام ئێستا زیای کردووە کە بەکارهێنانی سۆشیال میدیا تەسیرێکی زۆری هەیە لەسەر مناڵەکان کە سێرەکەیت ئەو پەروەردەی جارانیان پێوە دیار نییە. سەرەتا بڵێن یەکەم بنەمایە بۆ کۆمەڵگەی ئەمە بۆ قوتابخانە نیشتیمانە هەموو شتێکە کە ئێمە هێنەناو ئەم خێزانە خۆی گەورە ئێمە دروست کردووە خچینێتە یەکێک لەو خانەوادە پێویستە پارێزگاری لێ بکەین بۆ نمونە ئەبینین باڵندەیە سەرەتا کە هێلکە ئەکات ئەچێت بە جوانی ئەی پارێزێ بە هەموو شێوازە پارێزگاری لێ ئەەکە کە دوای گەورەی ئەکا بۆ بێچۆکانی ئەیا لە شەقەی باڵێ ئێمەش تاسەر لەناو خێزانە نامێنینەوە بۆ نۆ دایک و باوکمان تاسەر بۆمان نامێنێ ئەبینی لە ئێستاە بۆمبێک لەناو خێزانەکانە بە شوازێ ئەگەر پتەقێتەوە کارەساتی لێ ئەکاتەوە بەداخەوە من هەمووی ناڵم ئەوی کە من بەرچاوم کۆت بێ لە زۆربەی زۆری خێزانەکانە ئەو بۆمبە هەیە ئەویش مۆبایلەکەی بەردەستمانە لێک جیابوونەوە زۆرە لە نێوان خێزانەکە بەڕادەیەک لە چاو ساڵانی ترەکە مۆبایل نەبووە یعنی زۆر تەسیری هەبووە ئێستا ئەم مۆبایلە بەبێ بخۆمان بزانین هاتۆتە ناو ماڵەکانمان یەک بەیەک کاریگەری کتۆتە سەر بەها کۆمەڵایەتیەکان کەلتوریەکان ئاینیەکان لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر کاریگەریکی تاوی لەسەر خێزانەکانی ئێمە هەیە بۆ نمونە وا لێ ئەکات کۆمەلگای ڕۆژهەڵات یان ئەوروپی زاڵ بێ بەسەر کۆمەلگای کوردەواریە کەوابێک لێ ئێستا ئەبینی کۆمەلگای کوردەواری بەهای کەلتوریەکانی خۆی لەدەستیاوە هێواشیاش بەس من طبعا ئەماموو تەنها کۆمەلگای بڵێن هەموو خێزانەکان ناڵێم بەعام ئەبینی ئێستا لێک جیابوونەوە بۆچی ساڵانی تر جیابوونەوە نەبووە هۆکاری چیە بۆ نوێ ئەبینی خێزانێ ڕێز خۆشەویستی هاوکاری لە نێوانیانە هەیە خۆشەویستی ئەبەخشنەوە ئالگۆڕ پێەکەن بەڵام لە کاتێکە ئەبین لە خێزانی یەکترانیە کەوا بێ خێزانی یەکەم تەندروستە خێزانی دووەم ناتەندروستە. بێگومان خێزان بنچینە و بناغی دروستبوونی کۆمەڵگایە ئەگەر هاتو کۆمەلگایەکی سەرکەوتومان هەبێ ئەوە بێگومان خێزانێکی سەرکەوتوو دروست بووە لە ناو ئەم کۆمەڵگایە و هەروها بۆ ئەوەی تاکێکی بەرهەمدار و داهێنەر دروست بێت لە ناو کۆمەلگایە پێویستی بە خێزانێکی کە پاڵپشتی بێت دیفاعی لێ بکات و هەروها متمانی پێ هەبێ بۆ ئەوەی کە لە هەموو شوێنێک لە هەموو کاتێکدا نەڵێ ناتوانم ئەو ئیشە بکەم نەڵێ من شەرمەکەم ینی ڕاست شەرمکردن زۆر جوانە بۆ مرۆڤ بەڵام لە هەموو کاتێکا پێویست نییە شەرم بکات پێویستە چۆن بڵێ بتوانێت ئیرادەی خۆی دەرببڕێ بتوانێت بڵێ من خۆمە من ئەتوانم ئەم ئیشە بکەم وەکو کەسێک کە خۆی گەورە ئیرادەیەکی پێبەخشیوم کە خێزانەکەم پاڵپشتی مەکەن ئەتوانم سەریان بەرزکەم ئەتوانم ئیشەکانی خۆم بە جوانی جێبەجێ بکەم بۆیە خێزان لێرەیە زۆر گرنگە. وارد بە خێزان کە گەورەترین و بە بەهاترین و بە بایەخترین ڕێکخراوی کۆمەڵایەتیە یعنی لە کۆنەوە تاوەکو ئەمڕۆ وەکو خۆی توانیوەتی کاریگەری و ڕۆڵی خۆی هەبێت ئەتوانین بڵێن بریتە لە شانەیەکی لێک بەستوو کە لە نێوان تاکانی و خێزانەدا هاتوۆتە ئاراوە بە شلبوونی ئەو خانەیە کاریگەری لەسەر کۆمەلگا ئەبێت چونکە بەڕاستی کۆمەلگە ڕنگدانەوەی ئەو خێزانانەیە کە لە چوارچێوەیدا دەژین بۆیە زۆر گرنگە
خێزانەکان بە شێوەیەکی ڕێکوپێک و پتە و بنیاد بنرێن و چوارچێوەیان بپارێزرێن چونکە لەم ڕێگەیەوە ئەتوانین کۆمەڵگەیەکی زۆر زۆر گرنگ و زۆر زۆر تۆکمە بێنینە ئاراوە. سەبارەت بەوەی کە لە سەردەمانەی دواییدا بە تایبەتی پاش سەرڵدانی کۆمەڵێ بیر و بۆچوون و کۆمەڵێ فکرەی نوێ لە سەردەم لە دوای شۆڕشی پیشەسازی و لە دوای کۆمەڵی شۆڕشی تر لە ئەوروپا سەریان هەڵدا وەک لیبرالیزم وەکو چەمکەکانی تاکگەرایی ئەمانە کاریگەریان کردووەتە سەر خێزان بە تایبەتی لە بابی ئەو سەربەخۆیی کە لە بواری ئابووری لە نێوان تاکەکاندا هاتووەتە ئاراوە ئەمە وای کردووەکەوە کۆمەڵگا وردە وردە خێزانەکان بەرەو خێزانێکی لێکەڵوەشانەوە بەرەو خێزانێکی فشەڵ ببات چونکە تاکەکان وردە وردە لە خێزانەکانیان دوور دەکەونەوە ئەمە شواکات کە تۆکمەی خێزان نەمێنێت. ئەو کاتێک کە لە دەرەوە هیلاک ئەبێ کاتە ئەچێت تۆمەڵ ئەبێ شوێنێک بێت کە ئەو تایە ئاسوود دەبێت تایە ئەو سەختی ناخۆشانی بیر بچێتەوە کە لە دەرەوە تووشی ئەبێ و هەموو ئەو کەسانی کە ناو خێزانەکان لە یەکتری تێبگەنجگە لەوێ ئەگەر جیاوازیش هەبێ لە نێوانیانە پێویستە ئەو یەکتر قبولکردنە هەبێت لەبەرەوەی ئەگەر مرۆڤ لە خێزانەکەی خۆیان ناو خێزانەکەی خۆیان ئاسوودە نەبوو هەستی کرد شوێنی ئەو نییە ئەو کاتە ناتوانێت دەریشەوە هەر ئاسوودە بێت. سەرەتا زۆر سپاس بەم دەفەتە ڕاستی خێزان نەبێ ئێمە لە سەرەتاوە وەکو پرۆژێک سیرکی خێزان پرۆژەیە ئەو کەسێک کە بێتە هاوبەشی ژیان پێڵن شەریکی ژیان هاوبەشی ژیان کەسێک کە پرۆژێکی بەسیتەکە ئەچێ 50 پرسیارەکە لەو کەسە ئەچێ 50 ڕاوێژەکە بۆ دروستکردنی خێزانیش ئەبێت 5 ئەوەی تریش پرسیارکەی ئەمە بنەماکی زۆر زۆر گرنگە بەڕاستی چونکە کە کێشەی خێزانی سەیرەکەی هەندێک جار دوای 20 ساڵیان 15 ساڵیان جاری وایە تا 30 ساڵی سەیرەکەی ئەم کێشانە بەردەوامە ئەمە لە بنەماکۆ بەغڵەت هاتووە ینی پرۆژەکە لە سەرتاوە هەڵە بووە بۆیە بەڕاستی لە دروستکردنی خێزانە وەکو دروستکردنی خانووی گوایە چۆن تۆ ڕاوێژەکەی بە وەستای کارە بە ڕاوێژەکەی بە ئەندازیار نەخشەکە بۆ کێشێ یعنی ڕاوێژەکەی بە چەندین کەسی پسپۆر ئەنج خانوویەک پێکەهێنی ئەبێت لە خێزانە 5 ئەوەی تریش ڕاوێژکەی تو بنەما و هەموو ئەو خاڵانە کە پێویستە بۆ خێزانێکی تەندروست ڕەچاو بکرێ و لە خێزانشە بەڕاستی خاڵێک هەیە زۆر گرنگە کە بەداخەوە لە کۆمەڵگا ئێمە خەریکە پەرە ئەسێنێ هەندێک چەمک و وشە هەیە من زۆر زۆر دژی ئەوەستمەوە وەکو پیا و سالاری وەکو ئەوە ئەبێتە بۆی لە ناوچوونی خێزان کە وتت خێزان موئەسسەیەکە وەکو ئەم موئەسسەی ئێرە لە زانکۆ سەرۆکی زانکۆ هەیە گەورەیەک هەیە هەموو شوێنەی بە گەورەیەکی هەبێ بەرپرسێکی هەبێ خێزانیش بەڕاستی باوکودایی گەورەی ئەو شوێنن بە هاوبەشی ئەوە زۆر زۆر گرنگە ئەم چەمکانە بەڕاستی بدوورکەوینەوە لێ مافی ئافرەت زۆر زیادە ڕووی تیابکرێ پیا و سالاری نابێت کۆمەڵێک چەمک هەیە ئەوە بەداخەوە من لەگەڵ هەندێکدا دووەرە بەڕێزەکانە بۆتە هۆی هەڵوەشانەوەی چەندین خێزان ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی بۆ خێزانی خۆشم لەخوا بزابی خێزانێکی تەندروستمان دروست کردووە ڕاوێژیشان پێکەم من مناڵەکانم لە ناوەندی بوون پرسم پێکردون لە نەخشەی خان و ئەم خانوو چۆن بکەین ژوورەکەی تۆ چۆن بێ هەست بە پرسیاتەی ئەکە هەستەکە کە کەسێکە لەو خێزانە بۆ تا ئەندامێکی کاریگەر ئەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەبێ ژینگییان بۆ دروستکێک کە توانای لێکدانەوەی ئەو هەموو کێشی ژیان هەبێت توانای چارەسەکردنی کێشەکانی هەبێ ئەبێتە هۆی دروستکردنی خێزانێکی تەندروست. ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگێکی زۆر زۆر بە بنەماکانی پاراستنی خێزاندراوە ئێستا کە ئێمە لە مانگی ڕەمەزانین هەمومان لەسەر سفرە و خانکۆ بوونێتەوە ئەو یەک ریزی و تایبایەمان پارێزتەوە منیش لە خێزانەکەی خۆمدا بۆ شازە پەروەردەکراوم کە ئەو یەک ریزی و تەبایە بپارێزم. کە باخی زیاتری پێ بدرێت چونکە خێزانێکی تەندروست تاکێکی تەندروست دروستەکە و تاکێکی تەندروست کۆمەڵگایەکی تەندروست دروستەکە زۆربەی کێشەی کە لەم ڕۆیە هەیە مەسەلە پەیوەندی خێزانە بەڕای من چونکە زۆربەی مناڵان پەیوەندیشی وایە پتەویان نییە لەگەڵ ماڵەوەیانە کە بتوانن کاتێک تووشی هەڵەیەکە بن توش شتێکە بن هەموو مرۆڤێک قابلی هەڵەیە توانن پشتیان پێ ببەستن و کێشەکانی خۆیان لای خێزانەکانیان باسکرد ئەوانی چاوکاریان بن و بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی باشتر چارەسەری کێشەکە بکەن.
پەیوەندی بەردەوامی پەیوەندی لە ناو ئەندامانی خێزان زیاتر ڕەبتی بە عیلاقاتی ئەندامەکانەوەی لەگەڵ یەکترە. عیلاقاتی دایکوباوک لەگەڵ مناڵەکانی تا چەند زەمینەیەکیان حەزر کردو بۆ مناڵەکانیان کە بتوانن ڕاوبۆچوونی خۆیان بە ڕاشکاوی و بەبێ ترس پیشانی دایکوباوکیان بن و ئەوانیش ڕاوبۆچوونەکانیان وەربگرن. یعنی زیاتر پەیوەندی بە عیلاقاتیانەوە هەیە لەگەڵ دایکوباوکەکە و لە ئێستا بەڕێی من پەیوەندیەکە تۆزە بەرەو کاڵبوونەوە ئەچێت لەبەر ئەوەی سەرەکی زۆربەی فیڵین و هەستەکانیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەرەبڕن وەک لەوەی بە دایکوباوکیان بڵێن یاخود شێری بکەن لە ناو خێزانەکەیانە. زیاتر بەهۆی سەرقاڵی ژیان و ئەم شتە وای لێ هاتووە و بوونی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر بووە بۆیە پەیوەندیەکە کاڵتر بۆ تۆ لە ناو خێزانە. بەڵێ پێوەری خێزان بەجددی تا چەند تەسەورەکەم هەتا چەندێک بێت هێشتا کەمە لەبەرەوەی خێزان وەکو یەکەم ناوەندی فێرکردن و پەروەردەکردنی مناڵ دەورێکی گرنگی ئەبێ لەسەر تاک لەسەر کەسەکان کە تۆ لە خێزانێکە مناڵێک تاکێک گەورەکەی بە تەئکید تەسیری ئەو پەروەردەکردن ئەمێنێتەوە لەسەری هەتا لە خوێندنگە لە ئامادەی هەتایەتە ناو زانکۆشەوە بە تەئکید تەسیری خۆی ئەمێنێت و هەر یەکێکیش لە ئێمە هەر تاکێ لە ناو کۆمەڵگایە بە تەئکید تەمسیلی خێزانەکەی خۆیەکات لە خێزانەکەیە چۆن پەروەردەکرابێت لەسەر چ ڕێتمێک ڕۆشت بێ بە تەئکید کێتە ناو کۆمەڵگاشەوە بە هەمان شێوە ئەبێت. هەروەها خێزانی تەندروست بە تەئکید پاڵپشتێکە بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست لەبەرەوە لە ڕووی کللتوریشەوە بە هەمان شێوە پەروەردەکردنی نەوەیەکی باش خێزانێکی باش بە تەئکید تەسیری لەسەر کللتوری ژەبێت لە ڕووی کللتوریشەوە بە هەمان شێوە کاریگەری زۆری هەیە لەبەرەوە هەتاوەکو تەبایی خێزان باشتر بێت ئەبێتە نمونەیەک بۆ کەسانی ترکە بتوانین کۆمەڵگایەکی بەهێز دروست بکەین. لە خاڵە گرنگەکانی شکۆی خێزانێکی دروست بیتە لە قەنەعەت بوون کە پێویستەکە دایکوباوکان وا فێری ماڵەکانەکە کە قەنەعەتان هەبێ بۆ شتانی کە هەیەە بێگومان ئێستا بەداخەوە بەهۆی بوونی لاسانکردنەوەیەکی نادروست کە بەهۆی سۆشیال میدیاوە دروست ئەبێت وەکە کە خێزانەکان شیازیان تێ بچێت کە بە بۆنەیەکە هەست بە کەمی ئەەکەم بەرامبەر بە ئەو کەسانی کە لە چاودۆریان و ئەمەش واکە کە لاسانکردنەوەیەکی نادروست ئەنجام بدەن. سەقامگیری و تەبایی خێزان و ئەکا کە دڵنیایی و تەبایی و ئارامی بەتایەکانی خێزانەکە ببەخشێت تەبان لەمەشەوە پەروەردەی خێزانەکە زۆر دەوری هەیە و ئاکات کە گەنجەکانمان بەلاڕێیان نەڕۆن هەڵە نەکەن دوور بن لە هەڵا زۆر لێکۆڵینەوەشی لەسەر کراوە کە خێزانێک کە تەبابێ کە سەقامگیری هەبێ کە بتوانێت تەبایی خێزانەکە بپارێزە بە جوانی هەموو ئەندامەکانی خێزانەکە و بەتایبەت گەنجەکەش کە زۆر ڕۆڵی هەیە لە ناو کۆمەڵگاکەیە زۆر بەباشی پەروەردە ئەبێت و بەلاڕێیان ناڕوا هەڵە ناکە شتی خراپ ئەنجام نادا زۆربەی گەنجەکانمان ئێستا لەوانێ بەلاڕێیا بڕۆن لە بەروی کە هەنێ لە خێزانەکان ناتوانن سەقامگیریەکە بپارێزن بەڵام ئەگەر سەقامگیری هەبێت بە دڵنیایی و گەنجەکانیش زۆر باشە بن و بەلاڕێیان ناڕۆن. حاڵەتێکی ترە کە پەیوەندیەکە باش نەبێ مناڵەکە ناتوانێت پشتی بێ بەسێل پشتە بەستێ بەشتی تر شتی مەسەلەن وەکو ڕەفیق وەکو تۆڕە کۆمەڵاتیەکان کە ئەمانش ئەگەر زۆر کەسی دڵسۆز نەبن کە کەمیشە زیاتر شتەکە بەلاڕێە ئەڕوە واکە کێشەکەی گەورەتر بێ واکە زیاتر پەل بەهایە بۆ شتی تر کێشەی گەورەتری بێدواوە بێت. سەرەتا ڕوونا کە خێزان بەردی بناغی کۆمەڵگایە دروستکردنی خێزانێکی تەندروست لە هەموو ڕوویەکەوە ئەمەوە ئەکات کۆمەلگایەکی تەندروست لە هەموو ڕوویەکەوە دروست بکرێ. من وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو دایکێک هەمیشە جەختم لەوە کردوتەوە ناو خێزانێکی خۆم و ئامۆژگاری خوێندکارەکانم ئەەکەم کاتێک کە گەیشتە ئەوی کە تەمەنی هاوسەرگیری پێک بێن و خێزان دروست بکەن بەرامە گرینگە دوو پەیامی زۆر وازەح بگا بە هەموو خێزانەکان و کە لە ناو خێزانی خۆشمان ئەوم زۆر پەیڕەو کردووە ڕازگۆیی دایک و باوک لەگەڵ منداڵەکانی. جاری وایە ئێمە ئەبین خێزانەکان ئەڵێت ئەمە دروی مەسلحەتە ئەمە دروی سپیە بەڕاستی بەڕای من ئەمە هیچ جایز نییە کاتێک کە بڵیت ئەمە درویەکی مەسلحەتە یاخود درویەکی سپیە مناڵ کە لە ناو زهنی ئەمە
چەسپی و لەگەڵیا گەورە بوو وای لێ کە گەورە ئەبێ ناتوانێت ئەم دوانە جیاکاتەوە کامیان درۆیکی مەسلحەتە و کامیان درۆی ڕاستەقینێ و درۆیکی بڵێ ڕێگا پێ نەدراوە بۆیە بەلاما گرینگە ڕازگۆی دایک و باوک لە هەموو سێکتەرێک و لە هەموو تەوەرێک لە ناو ژیانە گرینگە دایک و باوک ڕازگۆ بێ لەگەڵ مناڵەکانی ئەگە هەر چۆن بێت بابەتەکە هەرچی بێت گرنگ ئەوێ ڕازگۆ بێ لەگەڵیە و لەگەڵشیان من زۆر زەبەلاما گرینگە دایک و باوک تونندوتیژی بەرامبەر بە یەکتری بەکار نهێنن و تونندوتیژی بەرامبەر بە مناڵەکانیان بەکار نهێنن هەر چۆن بێت بابەتەکە بێت هەرچەندێک قورس بێت کێشێک هەبێ بەلامە گرینگە بە شێوازێکی نەربوونیانە تەعامل بکەن لەبەر ئەوی ئەم تونندوتیژیە مناڵێکی بچووک لە زیهنی ئەمینێتەوە کە گەورەش ئەبێت سیر ئەکەین پەیڕەوی تونندوتیژی ئەکا بەرامبەر بە هاوڕێکانی بەرامبەر بە کاتێکە خۆی ژانی هاوسەرگیری پێکەهێنێت و خێزان دروست ئەکا ئەمە لە زیهنی ئەمینێتەوە و ئەزانێ ئەمە ڕێگا پێدراوە.